یەک لە بەڵێنە سەرەکیەکانی هەڵمەتی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ترامپ دروستکردنی دووبارەی کار بۆ کرێکارانی ئەمریکاییە لە کاتێکدا ترامپ میراتی ئابوووریەکی زۆر باشتری لەوەی پێدەگات کە ساڵی 2008 بە ئۆباما گەیشت. داناڵد ترامپ دەتوانێت هیوادار بێت کە لەم بوارەدا دەستکەوتی باشی هەبێت و من پێم وایە باراک ئۆباماش دەتوانێت سەبارەت بەوەی خۆی و ئیدارەکەی بۆ خۆڵقاندنی کارکردویانە شانازی بە خۆیانەوە بکەن. لە ساڵی 2009 ینی کاتێک ڕێژەی بێکاری گەیشتە 10% و کۆمپانیاکان هەرمانگ هەزاران کرێکاریان لە کار دەردەکرد 11 ملیۆن هەلی کار بۆ ئابووری ئەمریکا زیاد بووە. بۆ 75 مانگ دوا لە دوای یەک ڕێژەی دەرفەتی کارکردن ڕوو لە هەڵکشان بووە. بەشی بیناسازی زیاتر و خێراتر لە هەموو بەشەکانی تری ئابووری دەرفەتی کارکردنی ڕەخساندووە. کێن سایمنسن ئابووریناسی پایەبەرزی یەکێتی پەیمانکارانی گشتی ئەمریکا دەڵێت کە بەشی پیشەسازی بۆ ساڵێکی تریش زۆر ئامادەیە. ئێمە هیوادارین دارەی نوێی کۆشتی سپی و کۆنگریسی نوێ پارەیەکی بەرچاو بۆ ژێرخانە تەرخان بکەن چون لێرەدا توانایی زۆرە و کرێکاری زۆریش بۆ ئەم بەشە لە بەردەستدان. خاڵێکی تری ڕوون بەشی وزەیە. نرخی نەوت دوای دابەزینێکی زۆر دیسان ڕوو لە بەرزبوونەوەیە. جاک جێرارد سەرۆکی موئەسسەی نەوتی ئەمریکا لە بەیاننامەی ساڵانەی خۆی بۆ کۆبوونەوەی وزەی ئەمریکا بە تایبەت سەبارەت بە هەڵوەشانەوەی قەدەغەبوونی هەناردنی نەوتی ناپاڵەورا و خۆشحاڵ بوو. ڕەنگە لە هەموو ژیانماندا بۆ یەکەم جارە دەرفەتی ئاوامان بۆ ڕەخسا بێت کە ببین بە بازرگانی هەناردەکردنی نەوتی نەپاڵێوراو. ئەمە مامەڵەیەکی گەورەیە و هەلێکی زۆر گرنگە بۆ ئێمە. بەڵام بۆ هەموو کرێکارانی ئەمریکایی خۆشترین هەواڵ هەمیشە پێشبینی بەرزبوونەوەی موچەیە کە لە ساڵی 2009ەوە قەت ئاوا خێرانە بووە. دیتنی بەرزبوونەوەی موچە بە تایبەت دڵخۆشکەرە و دەبێتە هۆی هیواداری بۆ ئەوەی کە لە داهاتوودا لەمە زیاتر ببینین. لەلایەنی خراپەکەشی ئابووری ناسان دەڵێن زۆر دژوارە بەرزبوونەوەی هەلی کارکردن لە ساڵانی داهاتوودا بە ڕادەی ساڵانی ڕابردوو باش بێت. لەگەڵ زیاتربوونی هەلی کارکردن ئێشتا نزیک بە 7 ملیۆن و نیو ئەمریکایی کاریان نییە و نرخی بەشداری لە کاردا کە بە مانای ئەو کەسانەیە کە کار پێدا دەکەن بە شێوازێکی مێژوویی کەمە.